کۆماری ئیسلامی ئێران دەوێت چی بکات و هەروەها چی لە کۆمەڵگەی نێونەتەوەیی دەوێت لە کاتێکدا زۆربەی وڵاتانی جیهان داوای سەقامگیری و ئاشتی دەکەن بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست. بەپێی ڕای زۆرێک لە چاودێر یەکێک لە تایبەتمەندێتیەکانی کۆماری ئیسلامی ڕەخساندنی زەمینەکان و دەستهەبوونێکی ڕاستەوخۆیە لە ئاژاوەکان و ئاژاوە جێڕانیشدا. جا نمونە زۆرن لە عێراقەوە بیگرە تا دەگەیتە سووریا، لەوێەوە بۆ لوبنان و یەمەن و بەحرەین و بڕۆ تا دەگەیتە ئەفغانستان. هەر بۆیە دەگوترێت ئەم ئێرانەی ئێستا لە هەر کوێیەک بێ ئاژاوە و وێرانی لەوێن. لە ماوەی ڕابردوودا ئەگەر ئێران خۆشی نەبوو بێ ئەوە بە دڵنیاییەوە وەک باس دەکرێت میلیشیاکانی سەر بە ئێران بە موشک هێرشیان کردوتە سەر بەرژەوەندیەکانی ئەمریکا لە سووریادا و لە ئەکامی ئەو هێرشانەشدا کوژرا و برینداریش هەن. ئەمریکا وەڵامی خۆی هەبووە و گورزی ئێجگار بەهێزی داوە لەو بنکانەی ئێران سەرپەرشتیان دەکات و پشتیوانی دارایی و سەربازیشیان بۆ دابین دەکات. ئێران ئەو وڵاتەی نوقمی قەیرانگەلێکی ئاڵۆز بۆتەوە لەسەر هەردوو ئاستی نێونەتەوەیی و ناوخۆیی، وێڕای هەموو ئەو فشارانەی لەسەر تارانن، وێڕای ئەو ڕێکەوتنەی بەناوبژیوانی وڵاتی چین لەگەڵ عەرەبستانی سعودیەدا مۆری کردووە، بەڵام هێشتا هیچ ئاماژەیە لە ئارادا نییە بگوترێ ئێران هەر هیچ نەبێ کەمێک لە ڕەفتارەکانی خۆی گۆڕیوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. نەهەرەوەندا بەڵکو هەروادێ و زیاتر لە رووسیا نزیک دەبێتەوە و کەوتۆتە هاوکاریکردنی لەشکریانەی مۆسکۆ لەو شەڕە ناڕەوایەی رووسیا سەپاندوێتی بەسەر ئۆکرایندا. قەیرانی ناوچی ئێرانیش لەولاوە بوەستێت و هێشتاش ماین نیگەرانیەکی گەورەی نێونەتەوەیە و بە مەترسیەکی گەورەش دادەنرێ بۆ ئاشتی و سەقامگیری لە ناوچەکەدا و لە جیهانیشدا. لە سەراستی ناوخۆییش تۆماری مافەکانی مرۆڤ لە ئێراندا باشترین بەڵگە و گەواهیدانن بۆ هەموو ئەو شێوازانەی سەرکوتکردنی ڕژێمی ئێران بەکاریان دێنێت. دژ بەچێ؟ دژ بەو دەنگانەی داوای ئازادی و داوای مافەڕاوەکانی خۆیان دەکەن. خۆشهاتنەوە بۆ چاوی واشنتن. ئەگەر چی ڕەوشەکە ئاڵۆز بوو لە نێوان ئەمریکا و ئێراندا و سووریا بۆ مەیدانی ئەو بەرەنگاربوونەوەی یەکتر، بەڵام گەورە کاربەدەستانی ئەمریکا جەخت دەکەنەوە لەوەی هیچ جۆرە بەرزبوونەوەیکی ئاستی ئاڵۆزی و پشێویەکانیان ناوێت لەگەڵ ئێراندا. بە هەڵە تێمەگەن ئەمریکا ناوێت و جەختیش دەکەمەوە لەوەی ئەمریکا خەیرانی لەگەڵ ئێراندا ناوێت، بەڵام بزانن بۆ پاراستنی گەلی خۆمان هێز بەکاردێنین. واشنتن کوڵی ناکات لەوەی بەرژەوەندیەکانی ئەمریکا کەوتونەتە بەر هەڕەشە و مەترسی ئێران و ڕێکخراوە میلیشیاییەکانی سەر بە ئێران. هەر بۆیەشە هەموو ڕێو شوێنێک بۆ پاراستنی ئەمریکاییەکان و بەرژەوەندیەکانی ئەمریکاش دەگرێتە بەر. ئەو هێرشانەی کراون بە ئامانجی پاراستنی ئەمریکایەکان و بەرگریکردنەریان. ئەمریکا ڕێوشێنی گونجاوی گرتوۆتە بە تا سنوورێک بۆ مەترسی بەرزبوونەوەی ئاسی ئاڵۆزیەکان دابنێت و هەروەهاش کەمکردنەوەی زیانەکان. وەک وەزیری بەرگریمان دەڵێت هەچ لایەنێک هێرش بکاتە سەر هێزەکانمان پارێزراو نابێت. ئەرکی هێزەکانی ئەمریکا و هاوپەیمانان لە سووریادا لە ناوبردنی تێرۆریزمە، بەڵام وەک پەنتاگۆن دەڵێت هێزە میلیشیایەکانی سەر بە ئێران هێرش دەکەنە سەر ئەوانەی شەڕی دژی تێرۆریزم دەکەن. لە باکووری ڕۆژهەڵاتی سووریادا دەموشک هێزەکانی هاوپەیمانانیان کردە ئامانج، هیچ زیانێکی گیانی و ماڵیشیان نەبووە. سەبارەت بە بەرزکردنەوەی ئاسی ئاڵۆزیەکان ئێمە لە سووریادا سەنگیمان لەسەر شکستپێهێنانی داعشە. هەروەشەکەی قەیرانمان ناوێت لەگەڵ ئێراندا نامانەوێت ئاڵۆزیەکان بەرزتر بکەینەوە. ئەو هێرشەی کردوشمانە نردنی پامێکی ڕوون و ئاشکرایە کە ئێمە خەڵکی خۆمان بە تەواوەتیە پارێزین. ئەگەر بکەونە ژێر هەڕەشە و مەترسیەوە ئەوە وەڵاممان خێرا و یەکلاکەرەوە بێت. ئەو هێرشە ئاسمانی ئەمریکا کردوێتی بە فەرمانی سەرۆکی ئەمریکا بووە و پەنتاگۆن بە وەڵامێکی گونجاوی هێرشی میلیشیاکانی سەر بە پاسدارانی شۆڕشی ئیسلامی ئێرانیان دادەنێت.
Secretary Austin, at the direction of President ئۆستن وەزیری بەرگری بە پێی ڕێنمایەکانی سەرۆک بایدن فرمانی داوە بە سەرکردایەتی نێوەندی ئەمریکا تا هێرش بکرێتە سەر دامەزراوەکانی ئەو لایەنانەی سەر بە پاسدارانی شۆڕشی ئیسلامی ئێران لە ڕۆژهەڵاتی سووریا. ئەو هێرشە ئاسمانیانش وەڵامێک بوون بۆ ئەو زنجیرە هێرشانەی لایەنەکانی سەر بە پاسداران کردویاندا سەرهێزەکانی هاوپەیمانان لە سووریادا. هەرچی دەسەڵاتدارانی ئێرانیشن دەیانەوێت لە ناو خەڵکی ئێراندا سەرنج نەدرێتە سەر ئەو هێرشانە و پەرچەکردارەکانیش، بەڵکو دەیانەوێت سەنگی بخرێتە سەر پەیوەندیەکانیان لەگەڵ ژمارەیە وڵاتی ڕۆژهەڵاتی ئاسیادا و بە گرنگیش ناودێری دەکەن. رابطه ما با غربی ها ضعیف شد. پەیوەندیەکانمان لەگەڵ وڵاتانی ڕۆژئاوادا لاوازە. هیچ پەیوەندیەکمان لەگەڵ ئەمریکا یان لەگەڵ ئەوروپادا نییە، بەڵام پەیوەندیەکانمان لەگەڵ ئاسیادا بەهێزە و لە سەدا و بەردەوامیش دەبین. درێژە دەدەین بە پەیوەندی سیاسی و ئابووری و تەکنیکی و زانستی لەگەڵ وڵاتانی ئاسیادا. ما ارتباطات کۆماری ئیسلامی ئێران هەر تەنها لەو سۆنگەیەوە لە کێشە و گرفتدا نییە کە وڵاتێکی سەرپەرشتیاری تێرۆریزمە، بەڵکو لە زۆر ڕەهەندی تریشەوە لە قەیرانی قوڵدایە لە ناوخۆی وڵاتەکەدا قەیرانی گەورەی سیاسی و ئابووری و دارایی و فەرمانڕەوایەتیشی هەیە. ڕۆژ لە دوای ڕۆژ ناڕزایی خەڵک بەرامبەر بە ڕژێمی ئێران زیاتر دەبن و بێهیوایی خەڵکیش لەو پەڕیدایە کە ئەم ڕژێمە بتوانێت هەنگاوێکی ئەرێنی بنێن لەسەر ئاستی دەرەوەیش. بە هەمان شێوە ڕژێمی ئێران لە شانۆی نێونەتەوەییدا وڵاتێکی لە پەراوێزنراوە و پێگەیەکی ئەوتۆی نەماوە بۆ هەندێک ئەرکی کاتی بۆتە دۆستی ئەو وڵاتانەی دژی مرۆڤایەتی و بەها بەرزەکانی مرۆڤن. کارۆلین ڕۆس لێکۆڵی باڵایە لە نێوەندی نیولاینز لە نووسین و بابەتەکانیدا سەنجێکی زۆر دەخاتە سەر ئەو وڵاتانەی بۆشایی دەسەڵاتیان تیادایە. کارۆلین پێشتر یەکێک بۆ لە شیکەرەوە سەرەکیەکانی ڕێکخراوی ژیۆپۆلۆتیکە ئایندەییەکان لە ژمارەیە پرۆژەشدا کاری کردووە لەسەر دۆسێ سیاسی و ئابووری و ئاسایشیەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. کارۆلین سپاس بۆ ئامادەبوونت. ئایا ئەو هێرشە موشەکیانەی لە سووریادا لە نێوان ئێران و ئەمریکادا ڕوویاندا هەر لە سووریادا دەمێنێتەوە یان ئەگەری ئەوەی هەیە لە شوێنی تریشدا ڕوو بدەن؟ سەرەتا زۆر سپاس بۆ میێوانداریەکەت و خۆشحاڵیشم کە جارێکی تر لەم بەرنمەیەدا بەشدارم. جا ئەمە پرسیارێکی گرنگە. حکوومەتی ئەمریکا بەگشتی خۆی دەپارێزێ لەوەی ئاستی پشێویەکان بەرز ببنەوە، بەڵام بەرەنگاری هەموو ئەو مەترسیانش دەبێتەوە کە ڕوبەڕووی هێزەکانمان دەبنەوە لەلایەن هێزە ملیشیەکانی ناو سووریاوە. زۆرێک لەو هێرشانەمان بینیوە، بە تایبەتیش پاش کوژرانی قاسم سولەیمانی لە ساڵی 2020 و بێگومان ئەو جۆرە کارانەی ئێران و ملیشیەکانیش وەها دەکەن ئەمریکاش بەرسفی خۆی هەبێ. جا بەڕاستی دەشێ ئەو جۆرە بەرزبوونەوەی ئاستی پشێوی و ئالۆزیەکان لە عێراقیشدا ببینین، چونکە لەوێژ ملیشیەکانی سەر بە ئێران زۆر چالاکن لە نێوەندە ئاسایشیەکاندا و سەربازیەکانی ئەمریکا و ئەوانەش کە هاوکارن لەگەڵ هێزەکانی ئەمریکا ئەوانە دەکەنە ئامانج. بێگومان ئەمە کارمەندانی دیپلۆماتیش دەگرێتەوە، هەر بۆیە زۆر پێدەچێت لە عێراقیشدا ئەمە ڕوو بداتەوە و هەروەها لە وڵاتانی هاوپەیمانی ئەمریکاشدا لەو ناوچەیەدا. بۆ نمونە هەر لە هەفتەی ڕابردوودا بەرزبوونەوەی ئەم ئالۆزیەمان بینی لە سووریادا لە نێوان ئیسرائیل و ئێراندا. بێگومان بە دووریش نازانرێ ئێران بکەوێتە فشارکردن بۆ سەر هاوبەشەکانی ئەمریکا لە ناوچەکەدا وەک فشاری ئاسایشی و نانەوەی گێرمە و کێشەی ئاسایشی. پرسیارێکی تر، ئایا هێز و دەسەڵاتی کۆماری ئیسلامی ئێران لەو هێزە میلیشیانەیەدایە کە لە ناوچەکەدا دروستی کردوون یاخود بە پێچەوانەوە میلیشیاکان سەرچاوەی هێزیان لە ئێرانەوەیە؟ پرسیارێکی زۆر گرنگە و پێویستە لە ڕووی پەیوەندیەکانەوە لێکدانەوەی بۆ بکەین تا بزانین ئێران چۆن ئەم کارانەی خۆی دەکا. ڕاستگۆ بم پێم وانیە یەک وەڵام هەبێ بۆ ئەم پرسیارە، بەڵام ئێران هێزێکی زۆری داوە بە میلیشیەکان تا بتوانێت ئامانجە سەرەکیەکەی خۆی بپێکێ بۆ دروستکردنی مانگی یەکشەوەی خۆی و بگاتە دەریای ناوەڕاست. ئەم هێزە میلیشیانەش دەیان ساڵە وابەستەی خۆیان ڕاگەیاندووە و هاوسۆزن لەگەڵ کارنامەکانی تاراندا و لە پێناویدا دەجەنگن.
جا کاتێک کێشەکان ئاڵۆز دەبن ئەوە بێگومان میلیشیاکان و تارانیش لەسەر هەمان ڕێباز دەبن. هەرچەندە هەندێک جار دەبینین میلیشیاکانی کەتایبی حیزبوڵڵا دەردەچن لەو هێڵەی ئێران بۆیان دەکێشێت و هەوڵی هێرشکردنێکی سربەخۆیانە دەدەن و هێرش دەکەنە سەر بەرژەوەندیەکانی ئەمریکا لە عێراق و سووریا و شوێنەکانی تریش. هەرچەندە ئێران هانیان دەدا بە ئاگاهیەوە ڕەفتار بکەن. جا هەندێک جار ئێران وهای لێدێت و ناتوانێت جم و جۆڵی میلیشیاکان سنووردار بکات و هەندێک جاریش میلیشیاکان دەبنە نوێنەری هێزی ئێران لە ناوچەکەدا. کارۆلین تۆ بە خۆت دەزانی ینی ئێران لە ئێستادا لەژێر فشارێکی ئەجگار زۆر گەورەدایە. فشارێکیان بەهۆی ئەو سزا ئابوووریانەی کە سەپێنراونەتە سەر ئێران ئەمە بێت لەو فشارە ناوخۆیانەی کە شقامی ئێرانی خستوێتە سەر ڕژێمی ئێرانی، بەڵام تا ئێستایشی لەگەڵدا بێ نەمان بینی ڕەفتارەکانی ئێران لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا و تەنانەت لە دۆسێ جیهانیەکانیشدا گۆڕانێکی ئەوتۆیان بەسەردا بێ. بەڕای تۆ بۆ؟ That's a great question. I think that Iran, they're incredibly cornered. پرسیارێکی جوانە و پێم وایە ئێران لە سوچێکدا گیر کراوە لە سۆنگەی ڕەفتارەکانیەوە لە ناوچەکەدا بەهۆی خۆپیشاندانەکان و بەهۆی فشاری سزاکان و هەروەهاش بەهۆی فشارە قورسەکانی ئەمریکا و هاو بەشە نێونەتەوەیەکانیەوە. ئێران دەشزانێ ئەم هەموو بابەتانە لە ئارادان و فشارەکان هەروە دێت و کاریگەری زیاتریان دەردەکەون. لێرەدا ئێران خۆی دەزانێت لە چی ڕەوشێکی ناوخۆییدایە، بەڵام نایشیەوێوەها نیشانی بدا کە لەبەر ئەوانە دانواندن دەکات لە سیاسەتی دەرەوەی خۆیدا. هەر چۆنێک بێ پێم وایە لەم 1-2 ساڵەی داهاتوودا هەندێک گۆڕانکاری دەبینین لە ڕەفتارەکانی ئێراندا، بە تایبەتیش لە دۆسیەی میلیشیاکان و دابینکردنی یارمەتی لۆژیکی و لەشکریەکان. ئەلبەت ئەمە هاوکاتی ئەو شەپۆلەی ناڕەزایەتیەکانە کە لە ناوخۆی وڵاتەکەدا ڕوودەدات و ئیتر ئەگەر نەتوانێت بەردەوام بێ لەو سیاسەتانەی پەیرەویان دەکا ئەوە دەبێ گۆڕانکاریان تیا بکات. کارۆلین من دەگەڕێمەوە بۆلا دەچینە بەشی دووەمی بەرنامەکەمان. بەرنامە ناوچێ مشتومڕ لەسەرەکەی کۆماری ئیسلامی ئێران قەیرانێکی ترە تاران ناوێتیەوە لە جیهاندا. لەم 2 ساڵەی ڕابردوودا کۆبوونەوەی زۆر کران لە ڤێننا تا ئەو ڕێکەوتنەی ساڵی 2015 مۆرکران نۆژەن بکرێتەوە. ئەمریکا دەڵێ هەموو بژاردەکان بە کراوەیی دەمێننەوە و هەموو هەوڵێکیش دەدا بۆ چارەسەرکردنێکی دیپلۆماتیانەی ئەم قەیرانە ئاڵۆزە. هێشتاش بڕوامان بەوەیە بواری دیپلۆماتی باشترین هەنگاوە تا ڕێگە لە ئێران بگیرێت لەوەی ببێتە خاوەن چەکی ناوکی. بەڵام وەک سەرۆک بایدن بەردەوام ڕوونی کردوێتەوە ئەمریکا هەرگیز ڕێگە نادات ئێران ببێتە خاوەن چەکی ناوکی. ڕەفتارە تێکدەرەکانی ئێران هەرتەنها مەترسی نین بۆ سەر ئیسرائیل، بەڵکو مەترسین بۆ سەر ناوچەکە و جیهانیش. ئێمە نیگەرانین لە پەرەپێدانی هاوبەشی ئێران لەگەڵ رووسیادا، وەک بەکارهێنانی درۆنەکانی ئێران بۆ کوشتنی خەڵکی بێتاوانی ئۆکراین. لە ساڵی پاریشەوە هاوکاریە لەشکریەکانی رووسیا بۆ ئێران زیادیان کردو و ئەمەش ئاڵنگیریەکی گەورەی بۆ ئەم ناوچەیە و بۆ پارێزراوی هاوڵاتیانمان دروست کردووە. ئەوروپاییەکانیش هەمان ڕایان هەیە و جەخت دەکەنەوە لەوەی ڕێوشێنە دیپلۆماتیەکان باشترین ڕێگەن تا ئێران نەتوانێت بگاتە ئەو ئامانجەی هەیەی. و توێژمان لەسەر ژمارەیەک بابەت و دۆسەی گرنگ کردووە. یەکێک لەوانە بەرنامەی ناوەکی ئێران بووە. هاوهەڵوێستین و نیگەرانیمان هەن سەبارەت بەوەی ئێران هەنگاوی ناوە بەرەو پیتاندنێکی ئاستبەرزی یۆرانیۆم لەگەڵ ئیسرائیلدا تەواو هاوڕاین کە ئێران نابێت ببێتە خاوەنی چەکی ناوەکی. ئەم قەیرانە ترسناکە دەبێت کۆتایی پێبێت. هەر بۆیەشە چارەسەرێکی دیپلۆماتی ئەگەرێکی سەرەکیە. ئیسرائیل هاوپەیمانە سەرەکیەکەی گیانی ڕۆژاوا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ئێران وەک مەترسیەکی گەورە دەبینێ بۆ سەر ئایندەی ئاسایشی خۆی و داواش لە کۆمەڵگەی نێونەتەوەیی دەکا تا هەنگاوی ڕژد بگرێتە بەر بۆ کۆتایی هێنان بەو مەترسیە. ئیسرائیل لەو کارە دەکات کە پێوەستە بۆ بەرگەریکردن لە خۆمان وەکو تومە گەلیجوو ڕێگەنادات هۆڵۆکۆستێکی تری بەسەردا بێت. دەوڵەتی جوو هەرچیەک پێوەست بێت دەیکات تا ڕێگە بگرێت لەوەی ئێران ببێتە خاوەن چەکی ناوکی و تەواو. پێویستە فشار بکەین و بڕیاری گرنگش بدەین. ئێران دەیەوێت چەکی ناوکی بەدەست بێنێت و هەر تەنها هەڕەشە و مەترسی نییە بۆ سەر ئیسرائیل بەڵکو بۆ سەر تەواوی جیهانیشە. ئەوە ئەرکی ئێمەیە هەموو ڕێوشێنێکی پێویست بگرینە بەر
تا ئێران نەبێتە خاوەن چەکی ناوکی. جا لە پەیوەندی بەم بابەتەوە تواناییەکانمان و هاوکاریەکانیشمان مانا و هێزێکی گەورەشیان هەیە. هەڕەشە و مەترسی ئێران پێویستیان بە خۆ ئامادەکردنە بۆ هەموو ئەگەرێک. دەیڵێمەوە جەختیشی لێ دەکەمەوە دەبێت ئامادەبین بۆ هەموو ئەگەرێک. رووسیا پێچەوانەی خواستی نێونەتەوەیی داوای هەڵگرتنی سزاکان دەکات لەسەر ئێران لە کاتێکدا ئەو سزایانەی سەر ئێران وهادا دەنرێن هەنگاوێکە بۆ فشارخستنە سەر تاران تا بگەڕێنرێتەوە سەرمێزی دانوستاندن و بە پێی ئاسا و ڕێسا نێونەتەوەییەکان کار بکات. هێشتاش جیهان چاوەڕانی گەڕانەوەی ئەمریکا بۆ وابەستەکانی خۆی بەڕێکەوتنە ناوچەکەی ساڵی 2015ەوە. ئێمەش بە تایبەتی جەختمان کردوتە لەوەی دەبێت سزا نایاسایەکانی سەر ئێران هەڵبگیرێن. خۆشحاڵین بە پەرەسەندنی ڕەوشی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بە تایبەتیش گەڕانەوەی پەیوەندیە دیپلۆماتیەکانی نێوان ئێران و شانشینی عەرەبستانی سعودی. کارۆلین وەک خۆت دەزانی دواترین دانوستاندن لە ڤێنناکران ژمارەیە کۆبوونەوەی ئەجگار گەورەکران چەندان کۆبوونەوە هەبووە، بەڵام هەتا ئێستاشی لەگەڵدا بێت لەگەڵ ئێران نەگەیشتونەتە هیچ ئەنجامێک. پرسیارەکە لەوەدایە دەرفەتێک بۆ بواری دیپلۆماتی ماوە تا قەیرانی ناوچی ئێران لە ڕێی دیپلۆماتیەوە چارەسەر بکرێ؟ پێم وانییە ئەمریکا و هاوبەشەکانیشی دەستبەرداری هەوڵەکانی خۆیان بن بۆ زیندووکردنەوەی ڕێکەوتنە ناوکیەکە. بەڕاستی ئەم چەند مانگەی ڕابردوو سەروەختێکی زۆر قورس بوو بۆ تیمی ئەمریکا لە وتوێژەکانی ڤێننادا. چەندان گەڕی ئەو وتوێژانەمان بینی لەگەڵ هەموو ئەو هەوڵانەی دەدران، بەڵام سەرکەوتوو نەبوون و هاوکات هەڵوێستی تونند و ڕقی ئێرانیشمان بینی لەسەر دۆسیە هەڵسپاراوەکان و هەوڵی وەرچەرخاندنی داواکان و جێکردنەوەی بابەتی تر لە وتوێژەکاندا کە پەیوەندیان نەبوو بە ڕێکەوتنی ناوکیەوە. لە هەمان کاتیشدا ئێران درێژەی دەدا بە بەرزکردنەوەی ئاستی پیتاندنی یۆرانیۆم وەک دەستگای نێونەتەوەیی وزەی ئەتۆمی باسی دەکرد. ئەمریکا لە ئیستادا هەوڵێکی ڕەش دەدا بۆ دروستکردنی متمانە و گەڕانەوەش بۆ ڕێکەوتنێکی سەرکەوتوانەی ناوکی لەگەڵ ئێراندا. زۆربەی لایەنەکان کارۆڵین ئاماژە بەوە دەکەن کە دەڵێن هەموو بژارەکان کراونەتەوە بە بژارەی لەشکریشەوە بۆ کۆتایی هێنان بەم قەیرانەی کە ئێران ناویەتیەوە. باشە لە ئێستادا ئێمە گوێمان لە ئیسرائیلیەکان بوو چەند بەگومانەوە لە هەموو هەوڵێکی ئێرانیەکان دەڕوانن. لە ئێستادا ئەگەری بەکارهێنانی هێزی لەشکری چەندە؟ پێم وایە زیاتر مەترسیەکە لەوەدایە ئیسرائیل ئەو هێرشی تۆڵەکردنەوانە بکاتە سەر ئێران. هەر لەم ماوەی ڕابردوودا گوێمان لێبوو کاربەدەستانی ئیسرائیل جەختیان دەکردەوە لەوەی ئەگەر ئێران بڕواتە سەر و لە سەدا 6 لە پرۆسەی پیتاندنی یۆرانیۆمدا ئەوە ناچار دەبن ئەو هێرشەی خۆیان بکەن وەک بەرگری لە خۆکردنێک. دەبینین پشێوی و ئاڵۆزیەکان چەندێک زیادیان کردووە لە نێوان ئیسرائیل و ئێراندا لە سووریا. مەبەستم لە هێرشە ئاسمانیەکانی ئیسرائیلە بۆ سەر ناوچەکانی دمشق. هەر بۆیە بە هیچ شێوەیەک بە دووری نازانم ئیسرائیل گورزی خۆی لە ئێران بدا ئەگەر تەران ئاستی پیتاندنی یۆرانیۆم بەرز بکاتەوە لەو ئاستەی دەستگای نێونەتەوەی وزەی ئەتۆمی دایناوە و هەروەها لە ڕێکەوتنی ناوکی ساڵی 2015 نووسراوە. باشە کارۆڵین ئەگەر بێت و ئێمە ئەو ئەگەرەدا بنین بڵین بەڵێ هێرشێکی لەشکری دەکرێتە سەر ئێران. ئەگەری ئەو هێرشە پێویستی بە پەسەندکردن هەیە لەلایەن بۆ نمونە نەتەوە یەکگرتووەکانەوە یا پێویستی بەوە هەیە هاوپەیمانێتیەکی گەورەی بۆ دروست بکرێ؟ بە دڵنیاییەوە پێشبینی دەکەم ئیسرائیل ئەو هەنگاوە بنێ ئەگەر هاتە سەر ئەوەی هێرشە ئاسمانیەکانی بکات و زانیاریش بدا بە هاوبەشەکانی ئەگەر کارێکی لەو شێوەیە بکە. بەڵام پێشبینیش دەکەم ئیسرائیل پاشەکشێک بکە یان بە ئاگاهیەکی زۆرەوە ئەو بڕیارە بدا. لەو ڕوانگەیەوە ئەمریکا و هاوبەشەکانی کار لەسەر ئەوە دەکەن کە ڕێگر بن لەوەی ئێران بیانوێکی بدرێتێ بۆ ئاڵۆزی و پشێوێکی زیاتر لە ناوچەکەدا بە تایبەتیش لە نێوان ئیسرائیل و ئێراندا. لێرەدا پێم وایە یەکێک لەو هۆکارانە دەگەڕێتەوە بۆ ڕێکەوتنی ئیبراهیم و هەروەهاش ئاساییکردنەوەی پەیوەندیەکانی جیهانی عەرەب لەگەڵ سووریادا. ئەمانە وەها دەکەن ئیسرائیل بە ئاگاهیەکی زۆرەوە بڕیارەکانی خۆی بدا. جا ئیسرائیل دەیەوێ ئەو کارە بکات و بەر لەوەی بیکە هاوبەشەکانی خۆی ئاگادار دەکاتەوە لەو هێرشانەی دەیان کاتە سەر ئێران. بێگومان ئەو هێرشانە لە قۆناغی یەکەمدا لە ئاستێکی بچووکدا دەبن، بەڵام دەبنە کرانەوەی دەواازەی بەرزبوونەوەی ئاستی قەیرانەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە.
بەرلوی بچوە بەشی سێمی بەرنامەکەمانەمێ بزانم ینی ئەو نزیکبوونەوەی جیهانی عەرەب لەگەڵ سووریادا ئایا دەگاتە ئەوەی کە بڵین سووریا لە ئێران دوور بکەوێتەوە؟ نا من ناڵم سووریا لە ئێران دوور دەکەوێتەوە یان بۆ ماوەیەکی کاتی پەیوەندیەکانی ڕادەگرێ هاوکاتی ئەم ئاساییکردنەوەی پەیوەندیەکانی لەگەڵ جیهانی عەرەبدا لە بیریشمان نەچێ بەشێکی ئەو وڵاتە عەرەبیانەی لەگەڵ ئاساییکردنەوەی پەیوەندیەکانیاندا لەگەڵ سووریادا بەشێکیشن لە پرۆسەی ئاساییکردنەوەی پەیوەندیەکانیان لەگەڵ ئێراندا وەک عەرەبستانی سعودیە و ئێران لە بیرمان نەچێ ئێران هاوپەیمانێکی سەرەکی ڕژیمەکەی ئەسەد بووە لەم ساڵانەی ڕابردوودا و شەڕی لە پێناو ئەو ڕژیمەدا کردووە و ڕۆڵێکی گەورەشی هەبووە لە کۆنتڕۆڵکردنەوەی ئەو ناوچانەی ئازاد کرابوون لە سووریا و دانەوەیان بە ڕژیمەکەی بەشار ئەسەد. جا ڕژیمی سووریا ئێران وەک هاوپەیمانە سەرەکیەکەی دەبینێت و ناشتوانێت فەرامۆشی بکە بەڵێ دەشێت ڕژیمی ئەسەد هاوسەنگیەک دروست بکە لە نێوان ئێران و وڵاتە عەرەبیەکاندا کە پێشتر دژی بوون نەک ئەوەی حکوومەتەکەی ئەسەد پشت بکاتە ئێران لە پێناو ئاساییکردنەوەی پەیوەندیەکانی لەگەڵ وڵاتە عەرەبیەکاندا. پێم وایە لەگەڵ ئەم سەودایانەی بۆ ئاساییکردنەوەکان دەکرێن ئێران سوودمەند دەبێت و کاریگەریەکانیشی وەک بەرەنجامێک زۆر دەبێت لە ناوچەکەدا. هەرچەنە گوتم ئەمە دەکەمە دووا پرسیارم بەڵام پرسیارێکی تر بەر لەوەی بچینە بەشی سێمی بەرنامەکان کارۆلین ئەگەر ئێران وەکو دەگوترێ یاخ وەکو ئەو فشارانەی کە دەکرێ واز لە بەرنامە ناوچیەکەی بێنێ هیچ شتێکە گۆڕێ لە ڕەوشی ناوخۆی ئێران یا بە پێچەوانەوە ئەگەر بوو بە خاوەنی بۆمبی ناوچی چ شتێک لە جیهان هاگۆڕێ؟ پێم وایە ئەگەر ئێران بگاتە ئەوەی بەو ئاستە پیتاندنی یۆرانیۆم بکا کە بۆ دروستکردنی بۆمبی ناوکی پێویستە ئەوە یانێ مەترسیەکی ڕەشد و گەورە لەسەر تەواوی ناوچەکە و جیهانیش جا لەگەڵ ڕچاوکردنی ڕەوشی ئاسایشی ئەو ناوچەیەی جیهاندا پێم وایە تاران هەڵسەنگاندنێکی ورد دەکا بۆ ئەگەر و نەگەری بەکارهێنانی چونکە دەزانێت ڕوبەڕووی چی بەرەنجامێک دەبێتەوە بە تایبەتیش وەک دەبینین زەمینەی بەرزبوونەوەی ئاستی ئالۆزی و پشێویەکان زۆر و مەترسی داریشن بێگومان ئیسرائیلیش بێدەنگ نابێت و دەستاوەستانیش نابێ هەر بۆیە هیچ سوودێک بەگەلی ئێران ناگەیەنێ لە ناوخۆی وڵاتەکەدا چونکە ئەگەر ئێران ببێتە خاوەنی بۆمبی ناوکی یان لە دروستکردنی ئەو بۆمبە نزیک ببێتەوە وەک پێشبینی دەکرێت کارەساتی گەورەی لێ دەکەوێتەوە جا ئەگەر ئێران پێچەوانەکەی هەڵبژارد و بگەڕێتەوە بۆ ڕێکەوتنە ناوکیەکە و میکانیزمە سەرکەوتوانەکە هەڵبژێرێ ئەوە بە دڵنیاییەوە هەنگاوە هەرە ئەرینیەکە دەبێت بۆ گەلی ئێران و بۆ ناوچەکەش و بە شێوەیەکی بەرچاویش ئاستی مەترسی و ئالۆزیەکانیش کەم دەکاتەوە و دەشبێتە هەنگاوە ڕاستەکە بە ئاراستە دروستەکەدا بۆ ئاساییکردنەوە و دەستپێکی قۆناغێکی نوێ هەرچەندە ڕێگەیەکی درێژ دەبێت بەڵام ئەمریکا و هاوبەشەکانیشی لە ناوچەکەدا ئامادەن بۆ ئەو هەنگاوە و بە گرنگیشەوە باسی لێ دەکەن جا ئەگەر ئێران هەنگاوە ڕاست و دروستەکە نەنێ ئەوە چاوەڕوانیەکانیش پێچەوانە دەبنەوە. کارۆلین دەگەڕێمەوە وڵات بڕێک باس لە دۆسەی مافەکانی مرۆڤیش دەکەین لە ئێراندا. کۆماری ئیسلامی ئێران لە راپۆرتەکانی ئەمریکا و ڕێکخراوە نێونەتەوەییەکانی داکۆچی لە مافەکانی مرۆڤ دەکەن بەردەوام جەخت لە پێشێلکاریە گەورەکانی مافەکان دەکەن لە ئێراندا. لە راپۆرتی ئەم ساڵی وەزارەتی دەرەوەی ئەمریکاشدا باز لە وردەکاری پێشێلکاری بە بەرنامەی کۆماری ئیسلامی ئێران کراوە. راپۆرتەکە وردەکاری بەردەوامی پێشێلکاری تۆقێنەری تێدایە کە ڕژێمی ئێران دژ بە گەلی ئێران کردوێتی لە دوای مردنە کارەساتبارەکەی ژینا ئەمینیەوە. دەسەڵاتدارانی ئێران بە سەدان خەڵکیان کوشتووە کە دەیان منداڵی تێدا بووە. هاوکاتی خۆپشاندانە ئاشتیانەکەیان هەزاران کەسیان ڕەشبگیر کردووە. هێزەکانی ئێران ئەشکەنجەی خۆپشاندەرە گیراوەکان دەدەن و توندوتیژیان لەگەڵ بەکاردەهێنن لەسەر بنچینەی جێندەری. نەگەر ئەمریکا بەڵکوونەتەوە یەکگرتووەکانیش ناڕازیە لەو ڕەوشەی مافی مرۆڤ لە ئێراندا و ئامارە ترسناکەکانی ئەو پێشێلکاریانەش ڕادەگەیەنێت. هێزە ئاسایشەکانی ئێران ڕاستەوخۆ تەقیان لە خۆپێشاندەران کردووە و هەروەها مەتریالی تری ئاسنینیان گرتوۆتە خۆپێشاندەران کە چەکیان پێ نەبووە و خۆپێشاندانەکانیشیان ئاشتیانە بووە.
لە ناو خۆپێشاندەراندا منداڵ و گەنجێکی زۆر هەبوون و بێلەوە خەڵکی تریش لەو دەوروبەرەدا ڕاوەستابوون بەرلێدانی هێزەکانی ئێران دەکەوتن و لە ژێر لێداندا گیانیان لەدەستداوە. بەلانیکان 527 کەس کە 71 کەسیان منداڵن کوژراون و سەدان خۆپێشاندەریش بریندارن. ئەو پێشەلکاریانەی کۆماری ئیسلامی ئێران دایانکات لە ناو ئێراندا گەیشتوونەتە ئەو ئاستەی نەتەوە یەکگرتووەکان بە تاوانی دژە مرۆڤایەتی ناودێریان بکات. بەرپرسیارکردن نییە لە ناو سیستمی سیاسی و دەستوری و یاسایی ئێراندا لە بەرامبەر ئەو پێشالکارانەی مافەکانی مرۆڤ و لە بەرامبەر ئەو کارانەی تری بە پێی یاسا نێونەتەوەییەکان بە تاوان دادەنرێن. ئاستی مەترسی توندوتیژەکانی دەسەڵاتدارانی ئێرانی دەیکەن بە تایبەتی لە وەتای گیان لەدەستدانی ژینامی نیەوە ئاماژەن بە شیانی تاوانی نێونەتەوەیی وەک تاوانی دژە مرۆڤایەتی کە لە کوشتن و زیندانیکردندا خۆی دەبینێتەوە، بێسەر و شوێنکردنی ناچاری، ئەشکەنجەدان و دەستدرێژی و سەرکوتکردنی سێکسی. سەپاندنی سزای مەرگ لە ئێراندا بۆتە یەکێک لە ئەمڕازە هەرە سەرەکیەکانی دەستی دەسەڵاتدارانی کۆماری ئیسلامی ئێران و وەک شیکەرەوە ئاماژەی پێدەکەن بەکارهێنانی ئەو ئەمڕازە تەنها بۆ بێدەنگکردن و سەرکوتکردنی گەلی ئێرانە. بێزگە لەو کارەساتانەی لە ڕۆژی 16 مانگی نۆوە دەستیان پێکرد، هێشتاش نیگەرانێکی قوڵمهان لەسەر بەردەوامی هەروادێ و زیادبوونی پێشێلکردنی مافەکانی مرۆڤ لە ئێران، لەوانە زیادبوونێکی بەرچاوی سەپاندنی سزای مەرگ بەسەر منداڵاندا، دەستکردنەوە بە سزای لە سێدارەدان بە بەرچاوی خەڵکەوە و بەکارهێنانی ئەم سزایە دژی خەڵکی کەمایەتیەکان. بەلانیکەم 500 کەس کە دوانیان منداڵبوون و 13شیان ژن بوون سزای مردنیان بەسەردا جێبەجێکراوە لە ساڵی 2022دا. لە مانگیەکی ئەم ساڵیشەوە 143 کەس لە سێدارە دراون دوا بە دوای دادگایکردنێکی ناڕەوا. کارۆڵین، لە نێوان دۆسیی مافەکانی مرۆڤ و ئەو بەرنامە ناوچێ مشتومڕ لەسەرەی ئێران کە باسمان کرد، کامیان مای بایەخدانی زیاترە لەلایەن کۆمەڵگەی نێونەتەوەییەوە، کامیانی بەلاوە گرنگترە؟ بەدڵنیاییەوە بۆ ئەمریکا و هاوبەشەکانیشی هەردوو دۆسیەکە وەک یەکن و دەخوازن چارەسەر بکرێن لە ڕێی فشارکردنەوە. وەک بینیمان هاوکاتی خۆپیشاندانەکان ئەو فشارانەی خرانە سەر ڕژیمی ئێران و زیاتریش کران تا ئەو ڕەفتارانەی خۆی بگۆڕێ، بەڵام هیچ هەڵوێستێکی ئۆتۆمان نەبینی لە ڕژیمی ئێرانەوە کە بگوترێ ئاماژەیەکە بۆ گۆڕینی ڕەفتارەکانی یان لەبەر دانواندنکردن. پێم وایە وەک بینیمان لە دانوستانەکەی ڤێناشدا هەڵوێستی ئێران تند و ڕق بوو. جا ئەوەش هەیە کە ئەمریکا هەوڵی داوە بە هاوسەنگیەوە ئەم دوو بابەتە بخاتە بەرباز، چونکە هەمان ئەو پرەنسیپ و بەهایانن کە ئەمریکا خۆی جەختیان لێ دەکاتەوە بۆ دیموکراتی و مافەکانی مرۆڤ. بەڵام هەرچی ئێرانە وەک چۆن گوێ بە مافەکان و ئازادیەکان نادا، ئاوەهاش بەردەوامە لە پشتیوانیکردنی میلیشیاکان لە کاتێکدا ئەمریکا هاوکاتی دانوستانەکانی ڤێنە لەسەر ڕێکەوتنە ناوکیەکە هەوڵی دەدا دەرفەتەکە بخۆزێتەوە بۆ باسکردنێکی هاوسەنگانەی دۆسیەی ناوکی و دۆسیەی مافەکانی مرۆڤ. بێگومان ئەمریکا ناتوانێت بێدەنگ و دەستەوەستان بێ لەو پێشێلکاریانەی مافەکانی مرۆڤ لە ئێراندا، هەروەک چۆن ناتوانێت بێدەنگ و دەستەوەسان بێ لە بەرامبەر پیتاندنی ئاستی بەرزی یۆرانیۆم لە بەرنامە ناوکیەکەی ئێراندا. بەڕای تۆ سەپاندنی سزای زیاتر بەسەر ئێراندا لەسەر دۆسیەکانی مافەکانی مرۆڤ، ینی لەو جۆرە سزایانەی کە لە ماوەی ڕابردوودا بە تایبەتی لە وەتای شۆڕشی ژینا دەستی پێکرد لە ئێراندا، ئەمە دەبێتە مای ئەو فشارە زۆرەی کە بڵێ ڕژێمی ئێرانی بتوانێت هەندێک لە ڕەفتارەکانی خۆی هەریج نەبێت لە ناوخۆی وڵاتەکەدا بۆ خەڵکی وڵاتەکە بگۆڕێ، ئازادیەکان دابین بکە، مافەکان دابین بکە بۆ خەڵک. پێم وانە ئەو سزایانە دەبنە مایەی چارەسەرکردنێکی یەکلاکەرەوە و پێشم وانە ئەمریکاش ئەو سزایانەی بۆ ئەمە بەستە سەپاند بێ. ئەوەی سزاکان دەیکەن بریتیە لە گۆشەگیرکردنی ئێران، هەروەها ئەمریکاش
سیاسەتی خۆی ناگۆڕێت لە فشارخستنە سەر ڕژیمی ئێران. ئەمریکا بە وردی و لە نزیکەوە سەیری خۆپیشاندانەکانی ناڕەزایی دەربڕین دەکات لە ئێراندا وەک چۆن چاودێری بەرنامەی ناوکیەکەش دەکات. بەبێ ئەوەش ناهێڵێ هەڕەشە و مەترسیەکانی ئێران لە ناوچەکەدا فراوانتر بن. هەر بۆیە ڕێوشوێنی بەرپرسیارکردنی گرتووەتە بەر و ئەڵبەت ئەمەش ناردنی پەیامە بۆ ئێران. جا ئەو سزایانەی سەپێنراونەتە سەر هەندێک لە دەسەڵاتدارانی ئێران بەڕاستی لەو بڕوایەدا نییەم ببنە مایەی سوکردنێکی تەواوەتی مەینەتیەکانی گەلی ئێران. بەڵام ئەگەر بە شێوەیەکی گونجاو لەگەڵ هەندێک ئامرازی تردا بەکار بهێنرێن وەک ئامرازی ئاسایشی و دیپلۆماتی، ئەوە پێم وایە دەشێ هەندێک گۆڕان لە ڕەفتارەکانی ڕژیمی ئێرانە بێنێتە ئاراوە و لەوێوە متمانەیەک دروست بێ بۆ لە بەردانەواندن لەلایەن ڕژیمی ئێرانەوە. باشە وەکو پێم دەڵێ سزاکان نابنە چارەسەر، ینی چ میکانیزمێکی تر هەیە لەگەڵ ئێراندا بگیرێتە بەر نەکرد بۆ دۆسێ ناوخۆیەکان تەنانەت بۆ دۆسێنەونەتەوە یەکانیش چ شتێکی تر ڕەفتارەکانی ئەم ڕژێمە ئێران لەسەر ئاستی ناوخۆ و لەسەر ئاستی دەرەوە سنووردارەکە. دەمەوێت ئەوە بڵێم کاتێ باز دێتە سەرباسی سزاکان مەبەستم لەوە نییە بڵێم سزاکان کاریگەر نیەن و نابنەمایەی گۆڕانی ڕەفتارەکانی ئێران. بەڵام وەک دەزانین ژمارێکی زۆری سزا سەپێنراونەتە سەر ئێران و زیادکردنی سزایەک و دوانی تریش وەک ناردنی پەیامێکی ترە بۆ بەرپرسیارکردن، وەک لەوەی ئەو سزایانە هێزێک بن تا بتوانن لە شەو ڕۆژێکدا گۆڕانێک لە ڕەفتارەکانی ڕژیمی ئێراندا ببینین. جا ئەمە پێویستە پرۆسێکی تەواوکاری بێ. لە وەڵامی پرسیارەکەدا سەبارەت بە ئامرازەکانی تر کە ئەمریکا هەیەتی، یەکێکیان بریتیا لە ڕێکخستنی کاروبارەکان لەگەڵە هاوپەیمان و هاوبەشەکانیدا لەو ناوچەیەی جیهان وەک عەرەبستانی سعودیە و میرنشینە یەکگرتووەکان و شانشینی ئۆردۆن و هەبوونی دیالۆگێکی بابەتیانە سەبارەت بەوەی ئێران چی دەوێ، هێڵە سوورەکان چین، هەروەها لە چی بوارێکیشدا دەتوانن فشار بکەن تا ڕژیمی ئێران لە بەردانواندن بکە. بەبێ لەمانە ئەمریکا پێویستە بیر لەوە بکاتەوە چۆن دەتوانێت بۆشایی و کەلێنی نێوان ملیشیەکان و ئێران زیاتر بکات و لێکیان دوور بخاتەوە بە تایبەتی ئەوانەی دەیانەوێ سەر بەخۆیانە لە ئێران ڕەفتار بکەن. یەکێک لە ئامرازەکانی تر بۆ ئەمریکا سوود وەرگرتنە لەو دابەشبوونەی لە ناو حکوومەتی ئێراندا هەیە و کارکردنە بە ئاراستەی دەرکەوتنی خەڵکی میانەڕۆ لە ئێران کە هەر لە بنەڕەتەوە دژی توندڕەوانی ئێرانین. لە بواری ئاسایشیەوە ئەمریکا دەتوانێت ڕێکخستنی کاروبارەکان لەگەڵ ئیسرائیل و هاوبەشەکانی تریشدا بکە، مەشق و ڕاهێنانی فرەلایەن بکە وەک ناردنی پەیامێک بێ بۆ ئێران، هاوشێوەی ئەو پەیامەی چەند مانگێک لەمەوبەر ناردیان بۆ تاران. کارۆلین لە ناوەڕاستی مانگی نەوە کە شۆڕشی ژینات دەستی پێکرد لەژێر دروستمی ژن ژیان ئازادیدا ئەم شۆڕشە دەستی پێکرد، هەتا ئێستاش ئەگەر چی بڕێک لە هەڵکشان و داکشان هەیە ئەم شۆڕشە، بەڵام هێشتا هەر درێژەی هەیە چکە ناڕزاییەکانی خەڵک درێژیان هەیە. بەڕای تۆ ئێرانی پێش دەستپێکردنی شۆڕشی ژینا هەر بە هەمان ئێران دەمێنێتەوە یا چاوەڕوانی ئەوە دەکرێت کە گۆڕانکاریەکی گەورە ببینرێ لە ناوخۆی وڵاتەکەدا و لەلایەن خەڵکەوە، خەڵکی ئێرانەوە؟ ئەمە پرسیارێکی جوانە. هەر کاتێک خۆپیشاندان و ناڕەزایی دەربڕینمان بینی بێ لەلایەن خەڵکو و جودابیرانەوە، زۆر کەس دەستبەجێ و تویانە ئەمە دەبێتە مایەی گۆڕینی ڕژیم یان گۆڕانێکی دەستبەجێ دەهێنێتە ئاراوە لە ناو حکوومەتدا یان ڕوخاندنی ڕژیم. بەڵام بەلای منەوە ئاوەها نییە، چونکە هەر چەندێک ئەو خۆپیشاندان و ناڕەزایە دەربڕینەمان بینی بێ، ڕژیمی ئێران زۆر بە خێرایی کەوتووەتە سەرکوتکردن و بەکارهێنانی هێز تا شەپۆلی ناڕەزایەتیەکان لە کۆنتڕۆڵ دەرنەچێ. دەیان ساڵە ئەو ڕژیمە ئاواها دەکات و چنگی خۆی لە دەسەڵات گیر کردووە. جا لە هەمان کاتدا کە ئاماژەکانی دابەشبوون و کەمبوونەوەی دەسەڵاتەکان و کاریگەریەکانی ڕژیمی ئێران دەرکەوتون، پێویستە لەگەڵ هەر باسکردنێکی گۆڕینی ڕژیمدا بەرنامە ڕێژیەکی تۆکمە هەبێت و بتوانرێت سوود وەربگرێ لە میانە ڕەویەکانی ناو پاسدارانی شۆڕشی ئیسلامی و بواری سیاسی و فەرمانڕەوایەتی و سەرکردایەتی وڵاتەکە و ئەوانە بتوانن هەنگاو بە هەنگاو ڕەفتارەکانی ئێران بگۆڕن. بەڵام دڵنیا نیم لەوەی لە شەو ڕۆژێکدا ئەو گۆڕانکاریە ببینین. کارۆلین، من دەگرێمەوە وڵات دەچینە دوابەشی بەرنامەکەمان.
لەو بۆنە تایبەتەی بۆ نەورۆزی ئەم ساڵ کرا لە کۆشکی سپی جارێکی تریش سەرۆکی ئەمریکا پشتیوانی وڵاتەکەی دەربڕی بۆ ژنانی ئێران بە تایبەتی و بۆ گەلی ئێران بەگشتی. ئەمریکا پشتیوانە بۆ هەموو ژنانی ئازا و هەموو ئەو هاوڵاتیانی ئێران کە بوونەتە هاندەر بۆ جیهان. پێویستە جەخت لە بێوێریان بکەمەوە بێوێریە بەرچاوەکەیان. جاپێکەوە لەگەڵ هاوبەشەکانماندا بەردەوام کاربەدەستانی ئێران بەرپرسیار دەکەین بۆ ئەو هێرشانەی دەیکەنە سەرگەلی ئێران. لەوەتای شۆرشی ژینان دەستی پێ کردووە دەسەڵاتدارانی ئێران لۆمەی ئەو ڕاپەڕینەی خەڵک لە ئەستۆی وڵاتانی ڕۆژاوا دەنێن. سەرۆکەکان و ڕێبەرانی هەندێک وڵاتی ئەوروپایی بە ئاشکرا پشتیوانن لە ئاژاوە گێڕەکان کە ژمارەیەکی کەمی خەڵک لە ئێراندا دەیان کرد. ئێران لە سووریادا بەرنامە ناوچێ پڕگومانەکەی ئێران پێشێلکردنی هەموو مافەکانی مرۆڤ ڕەفتارەکانی ئێران لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ئەمانە بەشێکن لە سیاسەتەکانی ئێران. ئێستاش دۆسەی پشتیوانی ڕووسیای هاتۆتە سەر. ئێران سوود و ئەزمونێکی زۆری وەرگتووە لە ئۆکراین و لە کۆتایشدا دەیگوێزێتەوە بۆ لایەنە مەترسیەکانی سەر بە ئێران لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. لە بەرامبەر ئەو پشتیوانیانەی ئێران دەیانکات بۆ رووسیا لە شەڕی ئۆکرایندا، رووسیا هاوکاریەکی بێپێشینەی لەشکریانەی خستۆتە بەردەم ئێرانیەکان. بێگومان ئەمانەش هەمووی مەترسیەکانمان وەبیر دەهێنێتەوە لە کاتێکدا لە دووهەم ساڵی شەڕی سەپێنراوی رووسیاداین بەسەر ئۆکرانیەکاندا. دەسەڵاتدارانی ئێران فڕۆکەی بێفڕۆکەوان و چەکی تریشیان بۆ رووسیا دابین کردووە، واتە ئەو جۆرە چەکانەی رووسیاییەکان بەکاریان دێنن بۆ لێدانی خەڵکی سیڤیلی ئۆکراین و هەروەهاش لێدانی ژێرخانی ئابووری ئەو وڵاتە. دەسەڵاتدارانی ئێران نکوڵی دەکەن. ئیسرائیل لەو کارە دەکات کە پێوەستە بۆ بەرگەریکردن لە خۆمان وەکو تومە گەلیجوو ڕێگەنادات هۆڵۆکۆستێکی تری بەسەردا بێت. دەوڵەتی جوو هەرچیەک پێوەست بێت دەیکات تا ڕێگە بگرێت لەوەی ئێران ببێتە خاوەنچەکی ناوکی و تەواو. کارۆلین لەوەتای شۆرشی ژینان دەستی پێ کردووە ئەمریکا زۆر جار پشتیوانی خۆی بۆ گەلی ئێران بۆ تایبەتی بۆ ژنان دووبارە کردوێتەوە و جەختی لێ دەکاتەوە. پرسیارەکە لەوەدایە چی لەگەلی ئێران پێویستە بیکات؟ ئەمەش پرسیارێکی زۆر باشە. پێم وایە درێژە پێدان و ڕێکخستنی کاروبارەکان زۆر گرنگن و سەرەکین بۆ ژنانی ئێران. بەڕاستی ژنانی ئێران هەر زۆر و لە ڕادەبەدەر ئازا و بیوێرن لە بەرەنگاربوونەوەی ڕژیمی ئێران و ئەو سیاسەتانەی هەیەی کاتێک دێتە سەر باسی ڕێزگرتن لە مافەکانی ژنان. جا گرنگە ژنانی ئێران و گەلی ئێرانیش بەردەوام بن لەسەر ئەو هەڵوێستانەیان بە درێژایی کات لە ناو ئێران و لە دەرەوەی ئێرانیشدا. هیچ پش و درێژیەک نەماوە بەرامبەر ئەو سیاسەتانەی ئێران. چیدی ناتوانرێ ئەو جۆرە سەرکوتکردانە قبول بکرێن کە ڕژیمی ئێران گرتوونێتێ بەر دژ بە خۆپیشاندانەکان. ڕاستە بەرەنگاربوونەوەی ئەو هێزە قورسە کە ڕژیم بەکاری دەهێنێ بۆ سەرکوتکردنی خۆپیشاندەران، بەڵام ئەگەر مل بدرێ بۆ ئەو فشار و سەرکوتکردانەی کە ڕژیمی ئێران دایانکە، ئەوە دەرفەتێک دەدا بە ڕژیم کە خۆی بە سەرکەوتوو دابنێ لە بەرامبەر بزوتنەوەی ژناندا. هەر بۆیە زۆر گرنگە ئەو بزوتنەوەیە بەردەوام بێت، ئەو پشتیوانیە لە یەکتر بەردەوام بێت و فشارەکانیش لەسەر ڕژیم هەتا دەکرێت بەردەوام بن. باشە ئەگرێ پێم بڵێ جۆری پشتیوانیەکان دەبێت چۆن بن بۆ گەلانی ئێران و بۆ ژنانی ئێران بە تایبەتی؟ پشتیوانی ئەمریکا بەگشتی لە ڕاگەیەندراوەکاندا بووە و بە شێوەیەکی سەرەکی دەربڕینی پشتیوانی بووە بۆ خۆپیشاندەرانی ئێرانی و بە تایبەتیش بۆ ژنان بووە کە ناڕەزایەتی خۆیان دەربڕیوە دژ بە ڕژیمی وڵاتەکەیان. لە بیریشمان نەچێت کە پێویستە زۆر بە وریاییەوە سەر و سەودا لەگەڵ ئەم بابەتەدا بکرێت. هەروەهاش لە چۆنێتی گەیشتن بەو شەپۆلی ناڕەزایەتیانە تا ئەو ڕژیمە سەرکوتکارەی ئێران نەتوانێت هەر لە خۆیەوە قسەی بێ بنەما دروست بکات و بڵێ ئەمریکا دەیەوێت ڕژیمی ئێران بگۆڕێ. ڕاستە ئەمریکا هەندێک هەوڵی پشتیوانیکردنی داوە و هەوڵیشی داوە هەندێک ڕێوشوێن بەجێگە بگەنرێن. بۆ نمونە
دەستڕاگەیشتنی خۆپیشاندەرانی ئاشتیانەی شەقامەکانی ئێران بە تۆڕەکانی ئینترنێت و دڵنیابوون لەوەی هەموو ئەمراز و سەرچاوێکی پێویستیان لە بەردەستدایە. بەڵام مەخابن ئەمریکا ناتوانێت زۆر هەنگاوی گەورەتر بنێ لەسەر ئەوەی باسم کرد بێجگە لە درێژەدان بە پشتیوانی و پشتیوانیکردنی ئەو هەڵوێستانەی ئێرانیەکان و بەردەوامبوونی پاڵپشتیکردن لەگەلی ئێران. جا ئەوەی ئایا دەتوانن چی بکەن لە ناو ئێراندا؟ پێم وایە پێویستە ئەمریکا و هاوبەشەکانی تا ئەو پەڕێڕادە بە ئاگاهیەوە کار بکەن. کارۆلین سوپاس و پێزانینم بۆ بەشداریت لە چاوی واشنگتنی ئەم هەفتەیەدا. ئەلبەتە ئازیزانم سوپاسی بێپایانم بۆ ئەوەی خۆشەویستەکە تا ئێستا لەگەڵماندا بوون تا هەفتەی ئایندا چاوێکی نوێی واشنگتن ڕێز و خۆشەویستی ستافی بەرنامە هەروەهایی خۆشم بەڵێن ساڵح پەسەند بفەرمونون هەر لە خۆشیە جێتان پێڵێ.